ئێوارەی دوێنێ لە بناری قەندیل بە ئامادەبوونی خەڵکی دەڤەرەکە و بنەماڵەی شەیدان بە مەراسیمێک لە مەزارگەی محەممەد قەرەسونگور یادی 23 شەیدی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان کرایەوە کە لە کات و شوێنی جیاجای کوردستان لە شەڕی دژ بە چەتەکانی داعش شەید بوون. لە دوای خولەکێک وەستان بۆ گیانی پاکی شەهیدان دایکانی شەهیدان لە مەراسیمەکەدا وتیان هەروەها دایکی شەهید هەڵگورد دایکە زەینەب دوا وتی کوڕی من بۆ ئازادی تەواوی گەلان گیانی خۆی فیدا کرد. شەهید هەڵگورد لە تەمەنێکی زۆر کەمە بەشداری کلیراکانی سەرچیا بوو بۆ ماوەی مدەدێک لە قەندیل ژیانی بەسەر برد. کار و خەبات و شۆڕشی قەندیلی بۆ قبول نەکرا بە هەزاران سنووری تێپەڕاند و گیانی بەختی خۆی لە ڕۆژاوا شەهید کرد بۆ ئاو و خاک و گەل و نیشتمانی خۆی. هەروەها لەسەر ناوی کۆمیتەی شەهیدانی کۆدار ئارام سنا وتی بۆیە پێویستە هەر کەس لە پێناو شۆڕشە هەڵسوکەوت بکە با کەس وابی نەکاتەوە کە تەنیا لەو شوێنە کە شەڕ هەیە پێویستە خەڵک بێتە شۆڕشکار، کە تەنیا لە ڕۆژاوا بێت، کە تەنیا لە باکوورە بێت، کە تەنیا لە شنگالە بێت. ئەوڕۆ هەموو کوردستان لە ژێر هەڕەشەدایە، ئەوڕۆ هەموو کوردستان لە ژێر شەڕی جۆراوجۆردایە، لە ڕۆژهەڵات تواشاکەن، لە باشوور تواشاکەن. خەڵک نییە ڕازی بێت، خەڵک نییە نەناڵێت. بەس مادام داگیرکەری لە هەر شوێنێکەیە، بەس مادام زۆمەزۆدای لە هەر شوێنێکەیە، پس دەبێت لە هەر شوێنێکی تێکۆشان بکرێت. پاشان بەم شێوەیە کۆتاییان بە مەراسیمەکە هێنا. چۆن پێناسەی ئەوینت کام وەسف ناکرێ خۆشەویستیت لە ئاستۆدا زمان لاڵە تۆ یەک پارچە سۆز و هەستیت گشت شاعیری ئەم دنیاە کۆکەمەوە بۆ پێناسەت بە هەزاران شێعر بڵێن هێشتا ناگەن بە هەناسەت.